خۆ جوانکردن یان موچەی موچەخۆران. تەیف سامی دوو مانگە ئامادە نییە واژۆ لەسەر ناردنی موچەی موچەخۆرانی هەرێم بکات و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری نەناردنی ئاشکرا بکات. لە هەمان کاتدا بە شێوەیەکی ئەوەندە نابەرپرسیارانە مامەڵە دەکات کە تەنها هەست بە گیرفانی خۆی دەکات و ئامادە نییە موچەی ژینگە پارێزێکی هەرێم یان فەرمانبەرانی نەخۆشخانە و مامۆستایان بنێرێت. تەیف سامی وەزیری دارایی عێراق لە ماوەی 2 مانگی ڕابردوو ئەوەندەی بە گەشت و خۆجوانکردن خەریک بووە، ئەوەندە بەکاری وەزیری سەرقاڵ نەبووە. ئەو وەزیرە لە دوایین دەرکەوتنی بە بەهای نزیکەی $10,000 ئێکسسواراتی لە مارکەی گرانبەها بەکارهێناوە و بە بەردەم ڕۆژنامە نووساندا دەڕوات لە کاتێک لێی دەپرسن بۆ موچەی موچەخۆرانی هەرێم نانێری پێدەکەنێت و وەڵام ناداتەوە چونکە گیرفانی پڕ و گەدەی تێر هەست